بێگومان بەشێک لە هونەرمەندان کار لەسەرەوەکەن کە بەشێک لەو فیلمانی کە بەرهەمهێنن بتوانرێت نەک تەنها لە نێو کوردستانە و کەسانی بۆ بڵین کورد ببینن بەڵکو بتوانێت کە ئەم فیلمانە جارێکی تر بچنە دەرەوە و بەشێک لە کاستی فیلمەکانش بتوانن بەژاری بەشێک لە فستیڤالە هەرە گرنگەکان بکەن بۆیە ئێستا 4 دەرهێنەری کورد لە نێو شاری سلێمانی خۆشەویستە لە 6 فستیڤاڵی جیاوازە نوێنەرایەتی فیلمی کوردەکەن لە بەشێک لە وڵاتانی دەرەوە و چەندین فیلمیش توانیوانەکە کێبڕکێ بکەن لە نێو فستیڤالەکە. بۆ بەرەو پێشبردننی ڕوتی سینەما لە کوردستان 4 دەرهێنەری کورد بە فیلمێکی بەڵگەی و دوو کورتە فیلم بەشداری 3 فستیڤاڵی جیهان دەکەن لەسەر ئاسی نێودەوڵەتی نوێنەرایەتی کوردەکەن هەریەک لە وڵاتانی ئیتالیا و ئەمریکا و ئەرمینیا. سەرەتا بەڵگە فیلمی تاقیگەی ژمارە 2 کە پێشتر لە چەندین فستیڤاڵی ناوخۆیی و جیهانی بەشداری کردووە لە ئێستاشدا لە وڵاتی ئیتالیا بەشداری 11هەمین خولی نێونەتەوەی فیلمی کردووە لە ئەرمینیاش بەشداری 19هەمین خولی نێونەتەوەی فستیڤاڵی قەیسی زێڕینی کردووە. پێشتر ئەم بەڵگە فیلمە بەشداری گەورەترین فستیڤاڵی بیگ سکای و مارکۆڤسکی و کراکۆڤ و شێڤەلد و چەندین فستیڤاڵی دیکەی کردو و خاوەنی 4 خەڵاتی نێونەتەوەیە لەسەر ئاستی جیهان بە نرخترینیان براوەی خەڵاتی باشترین بەڵگە فیلمە لە خولی 5مین فستیڤاڵی نێونەتەوەی سلێمانی لە شاری سلێمانی.